السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش كبراني برز وخوش شويس صلاة ورحمة خوي قورتان لبيت خوش حالم أو روش بيتان شادة بموا برزة كان طبعا هروتون لسرتادا باسي أو ما كرت كباسي شارستانيتي زيقايك أكي ولاتيك إمبراطوريتك رابردويك و لسردمي خوماندا أبي لهمور روانجيك وسيري أم شارستانيتي بكين باسی وەزعی منداڵ و ژن و پیاومان کرد و باسی ژیانی ڕۆژانەمان کرد کە چۆن لەگەڵ حەیوانات ئەبەنە سەرێ با بزانین کاتێک کە مرۆڤ پیرە بێت لەو ژن و پیاوانە کە لە ڕۆژ ئاوادا بزانین پێگەی بەساڵات چواکان لە چ ئاستێکدایە کە بەداخەوە زۆر جار منەتی ئەومان بەسەرداکەن کە لە ئەوڕۆپادا یاخود لە ڕۆژ ئاوا بە عامدا کە مافی هەموو تاچێک هەیە یەکێش لەوانە پیرەکانن کە مافی خۆیان هەیە و هەموو شتێک بۆیان گونجاوە و لەبارە با بزانین تا خۆوایە یاننا لەسەر زمانی خۆیاندا یاخود بە ئامارەکانی خۆیان بزانین تاخۆ لە چ ئاستێکدانە. خۆشەویستەکانم، مرۆڤ کاتێک کە بە ساڵاتدا ئاچێت بێگومان وردە وردە تام و چێژی دنیا لێی کەمە بێتەوە. زۆرێک لە یاریەکانی پێ ناکرێت، لە خۆشیەکانی پێ ناکرێت، لە خۆراک و خواردنەوەکانی پێ هەزم ناکرێت، کەواتە ئەتوانین بڵێن نزیکەی 90 خۆشیەکانی دنیای لەدەستەدا وردە وردە ئەم 90 زیادە بێت تا وای لێت تا ئەگاتە ئاخر مەرحەلەی مردنی کە ئەو کاتەش هەناسەیەک ناتوانێت بدات. بەڵام ئەو 90 کە لە تەمەنی 6 ساڵی بەسەرەوە لەدەستی ئەدات، بەڵام لەگەڵ ئەوەشە خوای گەورە شتێکی پێدات بەوەی کە ئەم بۆشاییە کە تێیدا دروست بووە کە ناتوانانی مەلەوانی بکە، ناتوانانی خۆراک بە جوانی بخوا، ناتوانێت بە جوانی بەڕێگادا بڕوات، لاقێکی لە دکتۆرە لاقێکی لە ماڵەوەیە، بەرحاڵ یعنی وەزعەکەی خراپە. بەڵام ئەم بۆشاییە مادی و ڕوحانێکە تێیدا دروستە بێت چەند شتێک هەیە کە ئەتوانێت تا حدێک ئەم بۆشاییە کە تێیدا دروست بووە پڕ بکاتەوە. ئەویش چییە؟ ئەویش پێگا کەسایەتیەکەی و پێگا خێزانیەکەی و پێگا کۆمەڵایەتیەکەی لە نێو کۆمەڵگادا واکات ئەو پیرە کە شانازی بکات، یاخود کەیفی بەوە بێت کە ڕیچی سپی بووە، کەیفی بەوە دێت کە پرس و ڕایەکی پێئەکرێت، کەیفی بەوە دێت کە لە نێو کۆمەڵگایەدا ڕاوێژی پێئەکرێت، کەیفی بەوە دێت کاتێک کە نەوەکانی دێنەوە لای دەستی ماچەکەن لە مەجلیسە لەسەر سەرەوەی دائەنێن، وەڵحاصل وای لێ دێت کە ئەو کەسە هەست بەو ناخۆشیانە نەکات کە لە پیریدا تووشی بووە، چونکە ئەم پێگایانە، ئەو پێگە کەسایەتی و کۆمەڵایەتی و خێزانیانە بۆی پڕ ئەکاتەوە. حتا بەبیر مەجارێکیان پێش 25 ساڵێکە بووم، کابرایەک هاتە لای باوکم پێیوت فڵان سەر و ڕێشی تەواو سپی بووە. ئەو بۆ؟ وتی وەڵڵی فڵان زۆر دڵم پێخۆشە، منی زۆرم پێسەیر چۆن دڵی بەو ڕیشە سپیە و سەرە سپیەوە خۆشە. باوکم پێیوت بۆ؟ وتی وەڵڵی ئەچمە دائیرە ڕێزم لێ ئەگرن، ئەچم بۆ سەیتەڕە ڕێزم لێ ئەگرن، ئەچم بۆ بازار ڕێزم لێ ئەگرن، ئەچمە نێو کۆمەڵگا لە هەر جێگایەکە ئەچم ڕێزم لە ڕیشە سپیەکە و لە سەرە سپیەکە ئەگرن، بۆیە کەیفم بەو مۆ سپیانەش دێت. ئەو کاتی لی تێنەگەیشتم، بەڵام ئێستا لی تێ ئەگەم بەڕاستی کە ئەو کەسانی، ئەو پیرانەی، ئەو بەساڵات چوانانەی کە بەڕاستی ڕێز لە کەسایەتیان ناگیرێت، ئەگەر هەموو دنیا ئیوان بێت هەمیشە نائاسوودەن، نابەختەوەرن. بۆ؟ چونکە ئەو کەیفی بەسیاری جوان نایە. ئەبینین پیرەکان لە ڕۆژ ئاوادا مێرسێدسی جوانیان پێیە و لە خانووی گەورەشیان هەیە تا حدێک هەمویان نا، بەڵام باوەڕ بکە چونکە پێگە کەسایەتیەکەیان وەکو ئەو پیرەمێردێک کە باسی یەکەم بۆ پڕ نەکراوەتەوە، هەرگیز تام و چێش نە لە سیارەکەی و نە لە خانێکەی و لە هیچ شتێکی ناکە. بۆ؟ چونکە کە لە دەرسەکانی ڕابردوو بۆم باسکردن ئەگەر بێت و ئافرەت دایکاتی لەدەستدا بێت، پیاو باوکاتی لەدەستدا بێت، منداڵ پەروەردە نەکرێت لە لای دایک و باوکەوە، هەر ئەم دایک و باوکەیە کە گەورە بۆ بەساڵات چووە، کەواتە کاتێک بەساڵات چووە ئەم پەروەردەی ئەو منداڵی نەکردووە کە ئەمە کە شوت کرد پرس بە من بکە، کە ژنت هێنا پرس بە من بکە. بۆ ئەو منداڵە لە ماڵێکە بەجێ ماوە
بۆشایی دەرونی هەبووە هەر ئەوەندە پێخۆش بووە تا پێکانی گرتووە و لە ماڵ دەرچووە و وەژیانێکی بەخۆ پێکهێناوە دایک و باوکی هیچ یارمەتیان نەداوە بۆی کە ئەو نەفرە ئەو منداڵە خۆی پێ بگەێنێت بۆیە کاتێک ئەو منداڵە گەورە ئابێت دایک و باوکەکانشی پیرە بن ئەگەر دایک و باوکی هەبێت یعنی ئەگەر باوکی هەبێت کەواتە ئەو منداڵە کە شوو ئەکات یان کە مێر دەکات هەرگیز پرسۆڕا بە دایک و باوکی ناکە بۆ چونکە ئەو لە شەرقە و لە غەربە کەواتە لێرەدا چێ زەرمەندی گەورە ئابێت پیرەکان کاتێک کە بە ساڵادا چوون کەواتە کە پیر بوو قەت نابێتە داپیرە و قەت نابێت بە باپیرە و ڕاوێژی پێ ناکرێت و لە هەمان کاتدا سڵاویشی لێ ناکرێت و ماڵەکەی هەمیشە تەنیایە ئەگەر زۆر تەندروستەکەی باش بێت سەگێک بەخێوە کات بۆ ئەوەی کە ئەو بۆشایە دەرونی و خێزانی و کەسایەتی و کۆمەڵایەتی کە بۆی دروست بووە پڕ بکاتەوە کەواتە بە ساڵاتچۆکان لە خراپترین حاڵەتیاندانە لە کاتێکدا ڕێژەیەکی یەکجار زۆر پیر لە ئەوروپادا هەیە دانیشتوانی ئەوروپا نزیکەی 750 ملیۆن کەسە نزیکەی 200 ملیۆن پیر لە ڕۆژئاوا هەیە باشە کاکاتە 125 و لە دەیە حوتی دانیشتوانی ئەوروپا پیرن لە وڵاتێکی وەکو ئەڵمانیادا 83 ملیۆنە بەڵام ئەبینی 24 ملیۆنی پیرە 24 ملیۆنی پیرە لە وڵاتێکی وەکو ئیتالیا کە 6 ملیۆنە 18 ملیۆنی پیرە یابان یەکەم وڵاتە کە ڕێژەی پیری تێدا زۆرە ئیتالیا دووەم وڵاتە بۆیشە کاریگەری کۆڕۆنا لە نێو ئەوروپادا لە نێوچێتی ئەوروپادا ئیتالیا بە دەرەجەیەک بوو بۆ چونکە ڕێژەی پیری لە ناوچێتی ئەوروپادا پیرترین وڵاتە کە ڕێژەکەی 100 هی ئەڵمانیا 128.6 بەریتانیا 16 ملیۆن و نیو پیری تێدایە فەڕەنسا 17 ملیۆن و نیو پیری تێدایە یعنی کۆی ئەوروپا 191 ملیۆن پیری هەیە تەبعاً ئەم ڕێژە یەکجار زۆرە بۆیە پێشان ئەڵێن وڵاتانی پیر یاخود وڵاتی پیرەکان ئەوەرە پیریان زۆرە ئەبینی ئەگەر بێت و لە وڵاتێک وەکو ئەڵمانیا یەک لە سەرچەی نەخۆشی نەفسی هەبێت و ڕێژە هەرە زۆرەکەشی پیر بن کە 24 ملیۆنی پیرە بێگومان ئەبێ پیرەکان بە ساڵاتچوەکان پشتی شەریان بەربکەوێ لە نەخۆشیە دەرونیەکان بۆ چونکە کە باسم کرد با مادەی هەبێت با سیارەی جوان بێت با ناوماڵی هەبێت با خانووی هەبێت بەڵام هیچ تام و چێژ لەوانە ناکات لە کاتێکە مەجلیسی نییە کەسایەتی نییە و پێگا خێزانی کۆمەڵایەتەکانیشی نییە بۆی ئەبینین ڕێژەی خۆکوشتن لە نێو پیرەکان بە دەرەجەیەکە لە دوایدا لە نێو ئافرەتاندا زۆرە و نەخۆشە دەرونیەکانیش ئەوە لە نێو ئەواندا ڕێژەکەی زۆرترە بۆیش ئەبینی لە ئەوروپادا کاتێک کە ئەبینی ئەم پیرانە کار ناکەن ئەو وڵاتانەش خۆتان نەزانن قەرزێکی زۆریان لەسەرە و ئەو کەسانێک کە کار ناکەن ڕزایان زۆر قورسە ئەوەی کە بێکارە کە وتت ئەمە ئافرەتی ماڵەوەیە یعنی بە چاوێکی سوک سەیرەکەن لە کاتێکە گەورەترین پلەی ئافرەت دایکایەتیە بەڵام وایان لێ کردووە کە ئافرەتیش ئەبێ ئیش بکە لەبەر مافی ئافرەتیان نییە بۆ ئەوەی کە زەریبەی پێ بدەن بۆی ئەو ئافرەتێک کە عاقڵ بێت هەرگیز ئیش ناکات بۆی لە دایکاتی نەکەوێت بۆی توخمی خۆی نەدۆڕێنێت و لە هەمان کاتدا پیرەکان کە ئەبینن پیرەکان زۆر بە چاوێکی سوک سەیر ئەکرێن وەکە لە بەرەنگاربوونەوەی کۆڕۆناشدا ئەبینین ئەم شتە زۆر بەزەقیوە دەرکەوت کە ئەیان وێت کە گومانی ئەویان ئەبرد بۆیە ئەوروپا بەرەنگاری کۆڕۆنا نابێتەوە بۆی کە پیرەکان لە ناو بچن بۆ باسی پیرەکانیان نەکرد بۆی چونکە لەبەر ئەوە لە نێو کۆمەڵگای ڕۆژئاوادا پیرەکان ڕزایەکی قورسیان هەیە باوەڕ بکەن کەس سەلامیان لێ ناکات یعنی تەحەدە ئەکەم ئەوانەی کە لە ئەوروپا ئاژن بڵێ من سلام لە پیرەکانەکەم یاخود بڵێ من پیرەکان ئەبینم لە بازاردا لە نێو کۆڵانەکاندا خەڵکی ڕێزی لێ ئەگرن و سەلامی لێکەن لە لای ڕائەوەستن مەگەر چۆن باسی ئەمە باسی
دوو هەتا 10 ناکەن باسی دیاردە زۆرەکە ئاکەین کە زۆر بەی زۆری پیرەکان بە تاقیتەنیانە چ لە نێو سیارە لێ بخڕن لێو سیارە دابن سەیری سیارەکان بکەن بە زۆری پیرەژنەکە یان پیرەمێردەکە یان هەردووچیان بێکەونە زۆر ئاسەمە ببینی کە خزم و کەسوکاریان کوڕ و کوچی خۆی لەگەڵدا بێت لە بازاڕەکانیشدا تاخوا چەند کەس بینیویتی پیرەژنێک پیرەمێردێک کوڕێک کچێکی لەگەڵدا بێت لەوانەیە 100 ئەگەر زۆر خاتریان بگری 105 بۆ چونکە پیرەکان ڕزایەکی زۆر قورسیان هەیە هەم لە ماڵەوە هەم لە دەرەوە هەم لە لای حکومەتیشە بۆیەش بینی کەس سەردانیان ناکات بۆ چونکە لە ئەساسدا ئەوانە نەیانتوانیوە خێزان پێک بهێنن و نەیانتوانیە منداڵەکانیان بە خۆیان پەروەردە بکەن بۆیە کەس سەردانیان ناکات بۆیەشە ئەبینی کە چەندین جار بیستومانە بینیومانە کە لە ماڵێدا بە تاقی تەنیا مردوونە کاتێک کە بۆگەنی کردووە شوقەکە بینایەکە ئەو جەزاندراوە کە ئەوانە مردوونە یعنی من چەند جار باسم کردووە جیرانەکی خۆم پیرەژنێک بوو بە 4 پشیلەوە پشیلەکانی لە برسان مردن و پیرەژنەکەش مرده بوو تەواوی شوقەکەی بۆگەنی کرد ئەو جەزاندرا کە ئەم پیرەژنە لەگەڵ 4 پشیلەکەیان مردووە ئەمە یەک و دوان نینە ڕێژەیەکی یەکجار زۆر کەواتە پیرەژنەکان پیرەمێردەکان لە دەرەوە کەس سڵاوی لێ ناکات و ڕزایەکی قورسەیە تەحەداشەکەم هەر کەسێک کە لە ئەوروپا ئاژی لە ئەمریکا ئاژیت بڵێ حەزەکەم جیرانەکەم پیرەمێردێک بێت یان پیرەژنێک بێت کەس حەز بە جیرانەتیان ناکە بۆ چونکە پێگەی خۆیان لەدەستداوە یاخود کۆمەڵگا ڕێز و ئیحترامی ناگرێت بە هیچ شێوەیەکە یەکەمیش ئەڵێ زەریبە نادات دووەمەڵێ بارێکی قورسە بەسەر حکومەتەوە سێم شت و خۆی یەک دروست بووە چونکە ئەم سیستەمی سەرمایەداری خەڵکی زۆر بەرەو مادەپەرستی ئەبات و ڕوح لە نێو تاکەکانە دەردێنێت تەنها مادە ئەبینێت تەنها پارە ئەبینێت ئیش و کار و شێفەکەی خۆی ئەبینێت لەو بەولاو نەدایکی نەباوکی نەداپیری نەباپیری خۆی ناناسێت هەرگیز نایناسێت بۆیشە وای کردووە کە پیرەژنەکان و پیرەمێردەکان هەست بە بۆشایەکی دەرونی یەکجار زۆر بکەن لە نێو کۆمەڵگادا یعنی ئاوەتە خوازن بمرن لەو ڕۆژانەدا 2 هەفتە ئابێت کابراایەکم لەلا بوو مەحاسیب بوو ناوی بووسە بوو تەلەفۆنێکی بۆ هات تەمەنی تقریبا 73 ساڵە تەلەفۆنێکی بۆ هات وتی ئۆ دیسان تازیەکی دیکەمان بۆ دروست بوو تازیێنە یعنی کە کەسێکیان لێم برێت پاژەوەی کە هەفتەیەک مرد ئیتر لە جەریدە بڵاوکەنەوە ئەڵێن ئەینێژین ئەیسوتێن بەخۆیان ئیتر کەسوکارەکە یاخود ئەی کەسوکاری هەبێت یان دۆست و برادەرەکانی ئەچن لە کاتی ناشنە ئامادەبن وتیەوە کەسێک مرد گوتیەوە لەو ماوەیدا 3 کەس بمرێ وتم بە کۆڕۆنا مردن گوتی ناوەڵاویەکەچیان خۆی کوشت وتم تەمەنی خۆت بوو گوت برادرم بوو وتم تەمەنی چەند بوو لێکی دا وتی 68 ساڵ بوو وتم بە چ خۆی کوشت وتی ڕاوچی بوو سلاحی هەبوو بە سلاحەکەی خۆی کوشتووە طبعا کاڵی خۆی کوشت شێکی زۆر ئاساییە هەروکو بڵێ تیارێکم لە ئاسمانە بینی کەس باس ناکات تیارە هەر ڕۆژانە بینرێت بۆیشە شتەکە ئەو شتانە زۆر ئەبیچن بە خۆ کوشتن یعنی تەمەنی 68 ساڵ بوو ئەوە 2 هەفتە لەمەوبەر خۆی کوشت تقریبا 5 ساڵ لەمەوبەر ژن و پیاوەک هاتنە لام پیاوەکە وتی ئەم ژیانە بۆ ئێمە هیچ تامی نەماوە منش تێنەگەشت مەبەستێکە خۆی بکوژێت بە حەقەت 2 هەفتەی پێچوو هەلیکۆپتەرێکی فریاکەوتن هی خەستەخانە بینیم هات منش لەو کاتە بێوە داچوم خەڵکی وێنیان لەلا ئەگرتویان لە دوورەوە و هەلیکۆپتەرەکەیان پێ جوانن لە جێگایەکە نیشتۆ لە نێو خەڵکیدا سەیرم کرد ماڵی ئەو کابرایە بوو کە 2 هەفتە لەمەوبەر بە منی وت ژیان بۆ من هیچ تامی نەماوە بۆ ئێمە مەبەستی ژنەکەشی بوو ژنەکەشی لەگەڵدا بوو ئەم ژن و مێردە حەبێکی زۆریان خوارد بە حەب خۆیانە کوژن زۆربیان ئەگەر بگەنە سکە قیتارەکان لە ژێر سکە قیتارەکان یان ئەو کۆ کابرا بە ڕاوچی و بە سیلاح خۆی کوشت ئەم کە حەبیان خوارد پیاوەکە مرد بەڵام ئافرەتەکە دیار بوو تحملی نەکرد بوو تەلەفۆنی بۆ ئیسعاف کرد بوو ئیسعافیش بە تیارە هاتن بردنیان پیاوەکە دەم و دەست مرد بەڵام ئافرەتەکە هەتا ئێستا نازانم چیلیان لەبەرەوەی بردیان والحاصل ئەم ژن و پیاوەشم بە چاوی خۆم با بڵێم بینی کە خۆیان کوشتن کە تەمەنیان تقریبا 70 ساڵێکە بوو یعنی بۆچی خۆیان نەکوژن ئایا لەبەر بێکارەباییە
لەبەر بێئاویە لەبەر بێمەعاشیە یان لەبەر بێسیارەیە بێگومان ئەمانە مادە هەرگیز دڵەکان ئارام ناکات لە بیریکەن خۆشەویستەکانم بڵێن لە ئەوروپا ژیان تەمینە کارەبات فولە ئەوەت فولە بەس دائما پرسیاری ئەوە بکەم بڵێ باشە ئەگەر مادەمان پێدا ئەدی لایەنی ڕوحانیەکەمان چی لێ ئەکات ئایا دەروونەکان ئاسوودە ئەکات ئایا چی پێ بۆ خێزان ئایا چی پێ بۆ تاک چی پێ بۆ پەروەردەی منداڵ و چی پێ بۆ بەساڵات چوان یعنی هەر عەلمانێکتان بینی بەو ئامارانە داغیان بکەن چونکە جگە لە مادە هیچ شتێ شانازی پێوە ناکەن ئەم مادەیەش بە قەرزە ئینشاڵڵا باسی قەرزەکانی شەکەین لە داهاتوودا کەواتە کاتێک کە ئەم پیرانە ئەبینی 90 ژیانیان لەدەستداوە لە کەلوپەل و خۆشیەکانی دنیا بەڵام هیچ شتێک نییە ئەو بۆشایان بۆ پڕ بکاتەوە کەسێک نییە ڕێزی لێ بگرێت کەسێک نییە سەلامی لێ بکە کەسێک نییە بە جیرانی خۆی بزانێت کەسێک نییە پێ بڵێ داپیرە کەسێک پێ نییە پێ بڵێ باپیرە و داپیرە کەسێک پێ نییە بڵێ ئەمە خەزورمە ئەمە خەسومە تەبەن ئەمانە هەر هەمووی ئەکسپایر بووە ئەوەندە بەڕێز بووە لە لای حکومەت کە ئیشی کردو زەریبەی داوە ئەجینە نە لای جیران نە لە لای خزمەکانی نە لە دۆستەکانی هیچ پێگەیەکی کەسایەتی و خێزانی کۆمەڵایەتی نییە بە تەواوی ئەکسپایرە بێت کەواتە کەس حەز بە جیرانەتیشی ناکات و لە هەمان کاتدا کەس ئاگای لێ نییە کە ئەژمرێت و حتا برادێکم هەبوو ئەڵمان بوو وتی ئەزانی بە منی وتی ئەزانی داپیرم خۆی کوشت وتم بۆ خۆی کوشت وتی وەڵڵا هەموو جار تەلەفۆنمان بۆەوە کرد بۆی کە بزانین وەزعی چۆنە وتی باوکم تەلەفۆنی بۆ کرد تەلەفۆنی هەڵنەگەر گوتمان بۆ خوای شتێک بووە وتی چوونە دەرگەمان دەرگای نەکردەوە دەرگەماندا دەرگای نەکردەوە تەلەفۆنمان بۆ پۆلیس کرد پۆلیس و ئیسعافاتن ئیتر دەرگایان شکان کە بینیمان داپیرم تەمەنی 85 ساڵ بووتی وەسیەتنامەکەی نووسی بوو ئەوراقی هەموو شتەکانی تەواو کردبوو و ئەو پارێکە لەسەر حساباتی کۆنت و مۆتۆیەکەی هەبوو هەموو شتەکانی حساب کردبوو تەنکە سۆرا و سوپیاوەشی کردبووتی ئەکسەر حەبوو دەرمانی خواردبوو خۆی کوشت ئەمە کە باسی خۆکوشتنی پیرەژن و پیرەمێردەکەین ڕێژەکەی یەکجار زۆرە ئەگەر باسی ئەوانە بکەین یەکجار زۆرە کاتێکی زۆرمان پێویستە کەواتە پیرەکان هەرگیز ئاسوودەنینە ئەمە لە بیر بکەن خۆشەویستەکان بە مادە حساب مەکەن تەنها لایەنی ڕوحانیەکەی لێک بدەنەوە و گەورەترین کێشەی پیرەژن و پیرەمێردەکان بە ساڵات چۆکان نەمانی نەبوونی گفتوگۆیە نەبوونی گفتوگۆ وەڵڵای هەر دوکاندارێک لە ئەوروپا لە ئەمریکا کە دوکانی هەیە لێی بپرسە بڵێت خوا چەند جار پیرەژنێک پیرەمێردە کاتێک قسە لەگەڵ کردووە پارەی بەخشیشی داوێتێ پێوتی بۆچی وتێتی مادەم قسە لەگەڵ کردومە ئەو 5 یۆرۆ یان 5 دۆلارە حەقی ئەوەی کە قسە لەگەڵ کردومە ئەگەر ڕوویەکی 2 دقەیان بدەیە قسەیان لەگەڵ بکەی ئەوەن ئامادەنە پارەت بدەنێ ئەڵێ ئەمە حەقی ئەوەی کە قسە لەگەڵ کردومە تەحەدایەکەم هەر دوکاندارێک لە ئەوروپا هەبێت بڵێ پارەی قسەکردن وەرنەگرتووە بۆ چونکە کەس ڕووی ناداتێ کاتێک کە تۆ ڕووی ئەدەیتێ ئەو ئەڵێ بۆی کە بەردەوام بێت لەسەر ئەم ڕووە خۆشەی پارە ئەدەن بەو کەسان کە قسەیان لەگەڵەکەن بە پارەش بێت ئەوان گفتوگۆ ئەکڕن بۆیە دائیمەن ئەمن ئەو کەسانێک کە لێرە دوکاندارن ئەڵێم ئاگادار بە پیرەژن و پیرەمێردەکان ئەو بۆشایان هەیە ئەو ئیشەکەی لە تو نابێت کاڵایەکەی لە تو ناوێت تەنها ئەوێ ڕوویەکی خۆشی بدەیتێ زەردەخانەیەکی بدەیتێ وە قسەی لەگەڵ بکەیت ئەم سێشتە جێبەجێ بکە تۆ ئیشەکەت ماشیە تۆ دوکاندارێت کرد ئیفلاس نابێت ئەگەر ئیشەکەشی بە ناشیرنی بۆ بکەیت بەڵام مادام ڕوودایە و ددانەکان پیشاندان زەردەخانەیەکت دانێ واللهی دێتەوە لات ئیشەکەشت ناشیرن بێتن بەڵام مادام ڕوودایتێ لە خۆشی ئەوە ئەڵێ من لە لای فڵان کەس بووم لە لای حەلاق بوو لە لای خەیات بوو لە لای نەجار بوو لە لای ئەوەی کە نینۆچیان بۆکەن وەرحاصل هەر کەسێک ئەویش کە ئیشی لەگەڵ پیرەژن پیرەمێردەکانە ئەزانن کە پیرەژن پیرەمێردەکان چەندە حەزیان لە قسەیە و چەندە حەزیان لێ قسە بکەن و کەسێک هەبێ گویان لێ بگرن وەلەو قسەکانیش لەغوە بن بۆ چونکە تێنی و قسەکردنن کەس گفتوگویان لەگەڵ ناکەن ئەمە وەزعیوان لە مەسلەی لە نێو کۆمەڵگادا و لە نێو ماڵەکاندا و لە نێو دوکاندارەکان و کۆمەڵگادا با بزانین کاتێک کە ئەوانە ئەچن بۆ خەڵوەتگەی پیری کاتێک توانیان نامێنێ خزمەتی خۆیان بکەن بزانین لە خەڵوەتگەی پیری وەزعیان چۆنە طبعاً چیهان بینای جوانە لە ئەوروپا ئەبینی خەڵوەتگەی پیریە بۆ چونکە پارەیەکی خەیاڵی وەرئەگرن لەو پیرەژن و پیرەمێردانانە طبعاً بەنسبەت ئەڵمانیا یەک دانە خەڵوەتگەی پیری حکومیمان نییە
حکومت هەر هەموو خەڵوەتگەی پیرەکانی داوەتە کەرتی تایبەتەوە کەرتی تایبەتیشە ئەو خەڵکانی کە وەرئەگرێت ئەبێ پارەدار بن پێشترە ئیشیان کردبێت پارێکی زۆریان دابێت بۆ خانەنشینی بۆی کە لە پیریدا کەسێک هەبێ خزمەتیان بکات چونکە ئەزانێ ئەگەر کوڕی هەیە ئەگەر کچی هەیە خزمەتی ناکاتن و سەردانیشی ناکاتن و هەر نە بە داپیر و نە بە باپیر و نە بە دایک و نە بە باوکی خۆی ئەزانێت ئەمە حەقیقەتێکە و مبالغەمان تێدا نەکردووە بۆیە غەمی هەرە گەورەیان تەمەنی پیریە چۆن ئیشێک بدۆزنەوە کە پارەکەی زۆر بێ بۆی کە پارەی خانەنشینی بدەن لە ئەڵمانیادا ڕێژێک یەکجار زۆر خەڵوەتگەی پیری هەیە کە ڕێژەکەی 1480 دانەیە ئەوەی کە تا من ئێستاکە ئاگادار بم نزیکەی 15,000 خەڵوەتگەی پیری هەیە کە هەمووی کەرتی تایبەتە و سعرەکانیان یەکجار زۆرە بۆ غورفەیەک و باڵەکۆنێکە بۆیە پارەیەکی یەکجار زۆر قازانجەکەن لە خەڵوەتگەی پیریەکانە لەو پیرانەیە کە لەوێدا نیشتەجێنە طبعاً گەورەترین کێشەی پیرەکان لە خەڵوەتگەی پیری سەرهەڵادات زۆر جار لە پیرەژنی پیرەمەردەکانم بیستووە ئەڵێ لە ماڵەوە بمرم پێم باشترە بەڵام نەچمە خەڵوەتگەی پیری بۆ چونکە عەزابێکی زۆر ئەدرێن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە و زۆر جاریش ئەکوژرێن لەوانە پێتان خەیاڵی بێت بەڵام حەقیقەتێکە بۆتانی باسەکەم ئەو ناوکە پێتان ئەڵێ بەتوان لە یوتیوبە سەیری بکەن لە گۆگلە سەیری بکەن و مەشهورن ئەو محکەمانەی کە بۆ ئەم دۆسیانە کراونەتەوە یەکی لەوانە پیاوێک بەناوی نیلس هێگل کە تەمەنی 42 ساڵ بوو کارمەندێک بوو لە خەڵوەتگەی پیریە کە زیاتر لە 100 دانە بەساڵاتچووی لە خەڵوەتگەی پیریا کوشتووە لە شاری ئۆلدنبۆرگ کە نزیکی هامبۆرگە باشە نیلس هێگل کاڵێن لە دوای حربی عالەمی دووەمەوە لە ئەڵمانیا گەورەترین کوشتارگە کە کرابێت ئەم نیلسە بووە کردوێتی لە چێ دەریش لە خەڵوەتگەی پیریە ناوکە لێ بدەن ئەتوان محکەمەکانی یەک بێک سیر بکەن و ئەمە دەنجی داوە زیاتر لە 100 دانەی کوشتووە هەندێکی بە ڕێژێکی ئەنسۆلینی زۆری پێداون کوشتونی هەندێکی بە بالیف کوشتونە هەندێکی لایلۆنی لەسەر دەمی دانان و خنکاندونی و چەند دەرمان تریشەنە دەرمانەکانی تێکردونە کوشتونی دوای درچیان بەوە کردووە کە ئەمە خەڵکی کوشتووە بە ساڵات سوایەکانی کوشتووە ئیتر یەک دوو دانیان فەحس کرد بەڵام ئەوانی تر هەموو سوێندرا بوو نەیانتوانی بچن فەحسیان بکەن بەڵام بە ئەعترافی خۆی زیاتر لە 100 دانەی کوشتووە نیلس هێگل مەشهورە باش لە نەمسا ئەمە لە ئەڵمانیا لە نەمسادا لە شاری ڤین لە کراکن هاوس لاینز ئەویش لەلایەن 4 کارمەندەوە لە خەڵوەتگەی پیری نزیکەی 49 دانە بەساڵەتویان کوشتووە ئەمە مەشهورە کەوانین لە ڤین ئەژن ئەتوانن بە دوای ئەم مەسلەدا بڕۆن کە لە نەمسا ڕوویداوە باشە ئەمە لە هەموو وڵاتەکان ڕوویداوە نەکە تا لە وڵاتێک و دوانە بابزانین لە ئەوروپادا ژیانیان چۆنە لە سویسڕە لە ئایشنهۆف ئین لوتیان لە شاری وندرێ پیاوێک بە ناوی ئەی دیارنی ناوەکەی لە سویسڕە 22 دانە پیری بەساڵاتچووی لە خەڵوەتگەی پیریا کوشتووە باشە لە ئایشنهۆف ئین لوتیان ئەوانەی کە لە نەمسا ئاژن لە سویسڕا ئاژن ئەتوانن بە دواتچون بکەن لەسەر مۆزوعادا لە ئەڵمانیاش بە هەمان شێوە لە بابلن دانێشت لە ئەڵمانیا کە زۆرن بەڵام چەند دانەیەکم بۆ داناون کە بە هەمان شێوە کارمەندێک لە لام برێشتە زێنیۆغنهایم کە 85 ساڵێکیان کوشتووە لەگەڵ 62 ساڵیەک کە دۆسێکە لەسەر ئەو دووە بە تایبەتی بوو ئەو کانی تریش یەکجار زۆرن بەڵام ئەم دویان لێ کەشف بوونە ئەوانەی کە نەسووتێن دراون عنی کە لێکوانە لە ئەڵمانیا کە ئینشاڵڵا دەرسی داهاتوو باسی ناشتنەکەین ئەسووتێن درێن 95 مردوەکان ئەسووتێن درێن بۆیە کاتێک کە بەخۆ دێنەوە و ئەم کابرا قاتیلە ئیتر تەنها مەیتێک دوو مەیتیان لە بەردەستدایە کە فەحسی بکەن و ئەبین ڕێژەکەی زۆرترە ڕێژەی چیمیایەکەی بەچ دەرمانێک کوژراوە بۆیە ئەبینی لە ئەم دوو دۆسیە کرانەوە لە مانجی 12 2016
ئەڵێ ئەگەری زیاتری هەیە بەڵام لەبەر سوتاندنی نەخۆشەکانی ترە مردوەکانی ترە نەماتوانیوە فەحسی زیاتری بکەین لەلایەن دوو کارمەندی ئەم خەستەخانە کە تازە ناوم هێنان. کێشەیەشتر هەیە لەگەڵ ئەوانەدا بە ئەوشتان بۆ باز بکەم لە بایرن کە پیاوێک بە ناوی لە شارۆچکەی زانتهۆفن لە 2014دا کابرایەک بە ناوی شتێفان ئێڵ کە تەمەنی 25 ساڵان بوو زیاتر لە 30 دانە بە ساڵاتچووی کوشتووە بە احترافی خۆی ئەڵێ زیاتریش لە 30 زیاترە بەڵام 85 دانە کەس کوژرا بوو لەو یعنی مرده بوو لەو ماوەی کە ئەو کوڕە لەوێ ئیشی کردووە شتێفان کە تەمەنی 25 ساڵان بوو ئەڵێ بەڵام ساڵ و نیوە کە لەوێ ئیشی کردووە لەو ساڵ و نیوە نیوەی زیاتر لەو کاتەدا کوژراون بۆیە ئەڵێ ئەگە حسابکەن 45 کەس یان 40 و قسوور کەس لەو کەسەت لەو ناوەندە کوژراون کەواتە زیاتر لە 30 کەسی کوشتووە ئەم کابرایە. طبعا مخابرات با بڵێن پۆلیسی ئەڵمانیا ئەڵێ ئەوانێک کە تاقیقیان لێکەین کە هەڵەسن بە کوشتنی ئەم بەساڵات چوانانە ئەڵێ ئێوە تەنها ئێمەتان دەستگیر کردووە یعنی ئەو قاتیلانەوە ئاڵێن کە ئێمە کەشف بووینە ئەجینە ئەڵێ هاوڕێکانمان هاوپیشەکانمان هەمان کردار ئەنجامەدەن بەڵام هێشتا کەشف نەبوونە. ئەمە قسەی پۆلیسی ئەڵمانی کە ئەیوت یعنی کەواتە زۆربەی کارمەندەکانی کە لە خەڵوەتگەی پیری کارەکەن هەڵەسن بە کوشتن و خنکاندنی بەساڵاتچوەکان لە خانەی بەساڵاتچوەکان لە ڕۆژئاوادا. کێشەیەکی تر هەیە کە ویستم باسی بکەم بەستنەوەی بەساڵاتچوەکان لە قەڵەوێرە لەوانە پێتان سەیر بێت. تەنها لە ساڵی 1997 تا 2010 تەنها لە بایرن لە هەرێمی بایرن ئەڵێ 26 بەساڵاتچوو مردوون پاش ئەوەی کە لە قەڵێوەرەکان بەستراونەتەوە دەست و قاچیان و سینجیان بەڵام 24 ساعات 48 ساعات بەستراونەتەوە لە بێزاری خۆیان حڕەکەیان کردووە ئەو پەتکە پێ بەستراونەتەوە یاخود ئەو شتێکە پێ بەستراونەتەوە لە ملیان ئاڵاوە خنکاون پاشەوەی کە سەیران کردوونە ئەبینن مردوونە بەهۆی خنکاندنەوە کە بەهۆی جولەیان کردو یاخود لە قەڵێوەرەکە کەوتونەتە خوارێ پەتکەکان لە ملیان ئاڵاوە. جا ئینشاڵڵا یەک دوو دانەی دائەنێم وەکو نمونەیەک بۆی کە سەیری بکەن و کەسانی کە ئەڵمانی ئەزان ئەتوانن سەیری ئەو بەڵگانە بکەن کە لە بەردەمتان دائەنێم ئینشاءڵڵا پاشەوەی کە لایفەکەم تەواو کرد. باشە بۆی کە نەڵێن تەنها ڕقم فراداتون بۆی کە بەڵکان بە ڕۆن و ئاشکرایی لە بەردەستان دابن. کەواتە ئەبینین ئەوانە لە قەڵێوەرە ئەبەسرێنەوە لە خەڵوەتگەی پیری ئەکوژرێن و ئەخچێندرێن و دەرمانی زیادیان پێدرێ بۆی کە بمرن و ناوەکانیش مەوجودن ئامارەکانیش مەوجودن و ئافرەتێکیش لە هەمان شێوە بە ناوی ئێرینا بۆکە لە بەرلین لە خەستخانەی بەرلین لە تەنها لە 2015 تا 2005 تا 2006 لە ماوەی یەک ساڵدا 5 دانەی کوشتووە بێ ئەعترافی خۆی کە 12 ساڵ حکم درا لەسەر کوشتنی 5 بەساڵاتچوو لە خەڵوەتگەی پیری لە بەرلینە. کەواتە ئەم ئامارانە یەکجار زۆرن ئەگەر باسییان بکەین ئەمە بە ڕۆژێک و دوان خلاص نابین بەڵام ئەمە بەسە وەکو نمونە لە بەردەستماندا بێت. کەواتە خۆشەویستەکانم ئەمانە چیمان پێڵێن کەواتە با باش بزانین کاتێک کە باسی شارستانی ئەەکەین ئەبێت لە هەموو ڕوانگەیەکانەوە سەیری بکەین و لە هەمان کاتدا زۆر گرنگە بۆ ئێمە ئیماندار کە ئەم ئامارانە بزانین بۆچی چونکە بەداخەوە ئیمانداری ئەمڕۆ بە ناو موسڵمان ئەبینی ئەلمانیا نوێژی شەکات ئەلمانیا و حیجابیشە ئەلمانیا و نوێژ بە جەماعەتی شەکات نازانێت ئەم ئامارانە ئەگەر بۆ منداڵە ئەگەر بۆ ژنە ئەگەر بۆ پیرە ئەگەر بۆ گەنجە ئەگەر بۆ داپیرێ بۆ باپیرەیە ئەم دەرەنجامانە بەرهەمی ئەم ئەلمانەتیە کە لە ساڵی 1970 هەڵگیرچە نەمانی دین لە نێو کۆمەڵگا و لە نێو حکومەتدا وای کرد وردە بە 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵ کۆمەڵگای هەڵتەکاند پیری وێران کرد گەنجی وێران کرد ئافرەتی نەهێشت منداڵدانەی وشک کرد شیری لە سنجی دایکان وشک کرد کە ئێستاکە سڕێی ئێمە ئیماندارە ئێمەی موسڵمانانە مەسیحیەتیان نێشتووە زۆر پێچەندە کەس وازان لە ئەوروپادا هێشتا مەسیحینە لە کاتێکە مەسیحیەت
تەنها هەیکەلێکە ماوەتەوە هیچ کاریگەری و هیچ گۆڕانکارێکی نە لە نێو کۆمەلگا پێکرێت نە لە نێو خێزانەکاندا نە بۆ دەرونی تاک نە بۆ پەروەردەی منداڵ نە لە نێو حکومەتدا تەنها قەپێلکێکە مایتەوە و هیچ کاریگەری نییە. ئەمەش پێ ناوترێ مەسیحیەت. ئەو مسلمانەتی کە ئێستا کەش ئەکرێ بە هەمان شێوە ئەبینی کابرا ئەلمانیە لە حیزبێکی لە نوێژەکات و ئەلمانیشە نازانێت ئەمە داهاتووی پیرەکانمانە و داهاتووی خۆشتە داهاتووی خۆشمانە. ئەو کاتێکە ئێمە بەخۆ دێنەوە ئاگادار بن کاتێک کە ئەبینی کۆمەلگامان تێکداوە بەدەستی خۆمان ئیسلامەتیمان نێشتەوە بەدەستی خۆمان ڕێزمان لە پیر نەگرتووە بەدەستی خۆمان و هەموو شتێکشمان کردووە بە پارە هەر بەدەستی خۆمان. بۆ چونکە وە ئەزانین کە بە ڕۆژ ئاوایی بوون نیعمەتێکە بۆ چونکە تیارەکانیان ئەبینین تۆپ و تیارەکان ئەبینین بەڵام ناوەخنی شتەکە نابین کە شارستانێتەکە تەنها قەپێلکە وەکو کەنیسەکە بەڵام لە ژوورێدا بەتاڵە وێرانە ڕوحی تێدا نییە. ئەمانەش هەموو بەڵگەی ڕوون و ئاشکران لە ڕێژەی خۆکوشتنیان لە باربردنیان لە ڕێژەی تەلاقیان لە بەساڵەتوەکانیان ئەدی باشە کەوایە باشە ئێمە بۆ دنیاش لە دەستە خۆ بدەین و قیامەتیش لە دەستە خۆ بدەین. ئەم ئامارانە بۆچی باسەکەین بۆی کە بزانین ئەمڕۆ پەشیمان ببینەوە لە بە ئەلمانیەت بوون و بە ڕۆژ ئاواییکردن لە بەیانی چونکە کاتێک کە ئەمرین باش بزانن ويوم ندعو كل أناس بإمامهم خوای گەورە ئەفەرمێت لە ڕۆژگارێکدا هەموو خەڵکی بانگەکەم بە ئیمامەکەیان بە پێشەواکەیان ئەم پێشەوایەت ئەلمانیە ئەمەد بۆ بەرهەم دێنێت لەوانەیە ئەوروپیەکان ڕۆژ ئاوایەکان نەیانزانی بێ ئەویان بەسەردادێت بەڵام ئێستا دەرەنجامەکەیان بەدەستگەیشتووە چونکە ئەو پیرەژن و پیرەمەردێکە من تۆ باسیەکەین پێشتری وانە بوونە واللهی وەکو من و تۆ ڕاوێژی پێکراوە سلامی لێکراوە پێگەی کەسایەتی بووە پێگەی کۆمەڵایەتی هەبووە ڕێزدار بووە خاوەن خزم و کەسوکار بووە خاوەن حیا بووە بەبێ کەنیسە مێردی نەکردووە بەبێ کەنیسە ژنی نەهێناوە کچ بە کچێتی مێردی کردووە کوڕ بە کوڕەتی ژنی هێناوە پێگەیەکی هەبووە یعنی من وەڵڵی پیرەمێردێکم بینی 90 ساڵ بتەمەنی کچەکەی تقریبا 6 ساڵێک بوو لەگەڵیدا هەر مەدحی ئەو کچەیەکرێ گوت کچەکەی من وەکو کچێکی عالەمێ نییە کچەکەی من یارمەتی مەدە سەردانم ئەکات سیرم کرد لە ناو لە سەتا یەک ئەم کابرایە ناوی لۆسە بوو مەدحی چێ کرد کچە 6 ساڵیەکەی ئەم جینە کۆلە ئەم جینە کۆنا بابنەکە زۆر کۆنا شانازی ئەکات بەوەی کە دانەیەک ماوەتە لە نێو ئەو هەموو خەڵک و دۆست و برادر و شارۆچکەکەیە کە ئەو مەدحی کچەکەی خۆیەکە کە تەمەنی 6 ساڵە یعنی بۆتە شتێکی شاس و نامۆ ئەگەر بێت و تۆ کچەکەت باش بێ وەلە تەمەنی 6 ساڵیش بێت کەواتە ئەمانە درک بەواکەن کە چیان دۆڕاندووە چیان لە دەستداوە خۆشیان دۆڕاندووە کەسایەتیان لە دەستداوە خێزانیان نەماوە منداڵیان نەماوە پەروەردەیان نەماوە لە ئەنجامی ئەو بە ئەلمانەتی بوونەدا. ئەم بە ئەلمانەتی بوونە ڕاستە مادەی پێداون بەڵام ڕوحی لێستاندونەتەوە بۆیشە ئەم ئاماران کە باسم کرد خۆشەویستەکانم ئەگەر بێت وەڵڵاهی لێرە بەو دواوە نەگەڕێینەوە بۆ سەر ئاینەکەمان ئاین نەگەڕێنەوە ناو دەروونەکانمان سەرزمان و بنزمانمان گوێچکە و چاوەکانمان شەو و ڕۆژمان زیکر و یادی خوای گەورە نەبێت بە تەمای ئارامی دەرونی مەبە واللهی منداڵەکانمان پەروەردە نەکەین لەسەر ئاینی ئیسلام بە تەمای منداڵەکانت مەبە واللهی مافی ئافرەت نەزانین بە تەمای خۆشبەختی ژن و مێرد مەبە مافی پیاو نەزانین بە تەمای ژن و مێردایەتی مەبە بەتەم شریعت نەگەڕێنەوە ناو کۆمەڵگا و ناو پەیوەندی کۆمەڵایەتەکان بە تەمای پیری مەبە ڕێزت لێ بگیرێت بە تەمای ئەوە مەبە ڕاوێژت پێ بکرێت کەواتە ئەم شتانە دەسەدەین لە هەمان کاتیشدا ئەگەر بێت و هەوڵ نەدەین ئەم ئیسلامەتیە نەگەڕێنەوە نێو کۆمەڵگا نێو یاسا و حکومەت واللهی بە تەمای معاشێکی بێ ڕیبا مەبە بە تەمای کەمبوونەوەی زینا و بەدڕەوشتی و خراپەکاری و تێکچوونی خێزان و زۆربوونی تەلاق و زۆربوونی لە باربردن و کەمبوونەوەی لە دایک بوون و بە ئەوانە ڕەچاومەکە بۆ چونکە ئیسلام لە پەیوەندی ژن و مێردێکە دەست پێکات هەتا پەیوەندی دوو دەوڵەتە دوو قاڕەیە کۆتایی پێدێت تەنها ئەوە نییە وەڵا من نوێژەکەم بەڵکو ئەبێت هەموو ژیانمان بۆ ئیسلامەتی بێت بۆی خوای گەورەکە بە پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين
بڵێ من نوێژەکانم قوربانیەکانم وە ژیانم هەمووی وە مردنیشم هەمووی لە پێناوی خوای گەورەی تەبارەکە وە تەعالە گەروا بووین ئاگادار بە پیریشمان خۆشە بێت وەکو ئەو پیرێکە لە سەرەتادا باسم کرد کە وتی شانازی ئەەکەم دڵم زۆر خۆشە بۆی کە ڕیشم سپیە سرم سپیە بۆ چونکە ڕێزم لێ ئەجیری لەنێ کۆمەڵگادا بۆش ئیسلام ڕێگان نادات تۆ بێڕێزی بە پیر بکەیت ڕێگان نادات تۆ بێڕێزی بە باپیر و داپیرا بکەیت ڕێگا بەوە نادات تۆ لە خەڵوەتگا بەجێیان بێڵیت ڕێگا بەوە نادات تۆ پێیان بڵێ فەلا تەقل لەهما ئوفین پێیان بڵێ ئۆف دایە بابە ئۆف لە دەستینگۆ بێزارم لە دەستینگۆت فلا تقل لهما أف ولا تنهرهما حتى الرجانادا دنجان بسردا برز بكيتوا وقل لهما قولا كريما بلكو بزوان ترين وشا قولا كريما زوان ترين وشا قفتوغو قسيانا قلابكا كبون باسكرن اوان قفتوغو انما وبارا ادن بو قفتوغو بلام خواي قول لك وانا اماجه بواكات ابي بزوان ترين وشا وقفتوغو لقل قوركاني خمان بكين دايكا باوكا بدابيريه بابيريه زە ئەمەیە نیعمەتی ئیسلام و ئەمەیە ئەم شارستانەتی ئەوروپا یاخود ڕۆژئاوا کە حیزبە ئەلمانیەکان هەوڵ ئەدەن کە ئێمە لاسایان بکەینەوە بەخۆشی بێ یان بە ناخۆشی و دەرخواردمان ئەدەن بۆی کە وەکو ئەوانمان لێبێت ئەگەر ئەوان بەختەوەربانە واللهی بۆ ئێمەیان نەدەهێنا واللهی ئەگەر ئەوان بەختەوەربانە لیان ئەستاندین و هەرگیز ڕێگەیان نادە ئێمە ئەو شتە بەدەست ئێمە بگات بەڵام بخۆیان بەختەوەر نینە بۆی ئەزان چ ژەهرێکە بۆیشە لە وڵاتەکانی خۆمان خەڵکی پەروەردە ئەکەن بۆ بە ئالمانەتی بوون بۆ نەمانی خێزان و تاک و کۆمەڵگا و پیری و خێزان و لەباربردن و نەمانی لەدایک بوون. جا خۆشەویستان هیوادارم کاتم زۆر لێ نەگرت بن و ئیشاڵە دەرسی داهاتوودا باسی جۆرەکانی ناشتنەکەی بزان ئەو کۆمەڵگایە کاتێک ئەمرێت با بزانین ناشتنەکانیان چەند زۆرن و چۆن چۆنینە بزانی کە پیرەکان کە خۆیان ئەکوژن چیان لێەکەن یاخود کە ئەیان کوژن چیان لێەکەن ئاخر مەنزڵگایان لە دنیادا بزانین بە چ دەردێکەوە ئەیان سوتێنن وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين